بسم الله الصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من محمد بهرام دانشتوی قەزای خەباتم، خوێندکاری زانکۆم و بەشدارم لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگا لە گروپی 21. لە ڕووی سیستەمی خۆراکەوە زۆر خراپ بووم، نەمەتوانی خواردنە خراپەکان تەرە بکەم، بۆ نمونە خواردنە گازیەکان، خواردنە شیرینیەکان، خواردنە چەورەکان و خۆی خراپ. بەڵام سوپاس بۆ خوا دوای بەشداریکردن لەم پرۆگرامە توانیم ئەم خواردنە خراپانە بگۆڕم بۆ خواردنی سروشتی. سەبارەت بە حەز و خولیایەکان، پێش بەشداریکردن لەم پرۆگرامە حەز و خولیایەکی وهامنەوە بۆ فێربوونی زمانەکان و خوێندنەوەی کتێب. بەڵام ئێستا سوپاس بخوا هەم لە ڕووی فێربوونی زمانەکان و خوێندنەوەی کتێب زۆر باشتر بوومە و چەندەها کتێبی بەسوودم هەیە کە دایان خوێنمەوە. لە ڕووی خووەکانەوە خۆم بۆ گرتبوو کە درەنگانی شەو بخەوم و ئەو ڕۆژەی کە درەنگ خەوت بووم سرێس و قەلەقەیەکی زۆرم هەبوو و بڕابەخۆبوونێکی کەم. بەڵام سوپاس بۆخوا توانیم ئەم خۆ خراپە بگۆڕم بۆ خۆیەکی باش و شەوان زوو بنم و زووش هەستم و سرێس و قەلەقەیەکی کەم هەبێ و بڕابەخۆبوونێکی زۆر. بابەتی سەرەکی لەم پرۆگرامەدا لەبەرکردنە. سەرەتای ئەم پرۆگرامە مامۆستایان تێستێکی 4 ساعتیان بە ئێمە کرد کە لەم 4 ساعتە من توانیم تەنها لاپەڕێک و نیو لەبەر بکەم لە قورئاندا. بەڵام سوپاس بخوا ئێستا لە ماوەی تەنها 5 خولەک 2 لاپەڕە لەبەر دەکەم لە قورئان. بابینە سەر لەبەرکردنی ژمارە. پێش بەشداریکردن لەم خولە لەبەرکردنی ژمارەم زۆر خراپ بوو، بۆ نمونە لەبەرکردنی ژمارەی موبایل یان ژمارەی ئۆتۆمبیل. بەڵام سوپاس بخوا ئێستا دەتوانم تەنها لە ماوەی 2 خولەکدا چ ژمارە لەبەر بکەم. قسەیەک کە زۆر دووبارەم دەکردەوە بۆ ئەوەی سارد نەمەوە، خۆشە کاتیەکان وەلانێ بۆ خۆشە هەمیشەیەکان. ئەمە ئەو قسەیە بوو کە مامۆستاعەتە زۆر جار لەوانە ڕاستەوخۆەکان دووبارەی دەکردەوە. بە لە بەرچاوگرتنی ئەو بەهازانیاریانەی ئەم پرۆگرامە پێشکەشی دەکاتن، من پێم وایە نرخەکەی گونجاو و دادپەروەرانەیە. ئەو ڕیکلامانەی کە دەیانبینن ڕاستن و من بەسەر خۆم داهاتووە و ئەگەر ئێوە دەتانەوێت بەشداری ئەم پرۆگرامە بکەن وەک منتان لێدێتن و باشتریش دەبن. سەبارەت بە ئاستی مامۆستایەکان ئاستێکی بەرز و پێشکەوتیان هەبوو لە ماوەی ئەو چەند هەفتەیە. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ مامۆستایەکان توانیان ئێمە بگەیندا ئەو ئاستی ئێستاوە.